پرسیاری ئەم جارەمان دەربارەی ئەوەی چەند سەعات بخەوم، چۆنیش بخەوم، کەی بخەوم. سڵاوتان لێبێ خوێندکارانی بەڕێز لە حڵقەیەکی تر لە وەڵامدانەوەی 12 پرسیارەکەتان. پرسیاری ئەم جارەمان دەربارەی ئەوەی چەند سەعات بخەوم، چۆنیش بخەوم، کەی بخەوم، هەموو هەوڵەدەین وەڵامی ئەم پرسیارانە ئەدەینەوە. لێرەدا خەو زۆر گرنگە لەبەر یەک هۆکار. خەو ڕاستە و خۆ کاریگەریەکی زۆر توندی دەبێ لەسەر یادگا، لەسەر زاکیرەتان، لەسەر توانای تەرکیزتان، چەندێک بتوانن تەرکیز کۆکەنەوە بۆ وانەکانتان. کاتێک کە خەوت خراپ بێت دڵنیا بە تەرکیزیشت خراپە بێت. من پێم باشە کەمترین ڕێژەی خەو کە ڕێگە پێدراو بێت لەم کاتانەیە 6 بۆ 8 سەعاتە. خەوەکەش بەس حسابی 6 بۆ 8 سەعاتەکە مەکە. حسابی ئەوە بکە کە 20 دقا پێش خەوەکەت ئامادەکاری بۆ بکەیت. بابەتی ئەوەی ئەچی دەمودانێک ئەشۆیت، ئەچی هەوڵەدەی یەک پەرداخ شیری شیدەتێن یان چایەکی گوڵەوەی بووم بخۆیتەوە و هەوڵبەی خەوێکی خۆش بکەیت. باشترین شت ئەوەیە کە خەوەکەمان لە کاتێکی دیاریکراوە بێت، یعنی هەموو شەوێک لە کاتێکی دیاریکراو بۆ ئەوەی تەنزیمی سەعاتی ناو خۆمان بکەین کە سەرکەدیان ڕتمی پێ ئەڵێن. ئاگاداری ئەوە بینێکێک لە خاڵە سەرەکیەکان ئەوەیە ئاگاداری خواردنەکانمان بین کە ناکرێتەوە پێش خەو بە 2 سەعات لایەنی کەم 2 سەعات خواردنی قورس بخۆیت و بەسەر یا بخەویت، چکە خۆت ئەزانن کە ئەگەر بەو شێوازە هین بکەین خەوێکی زۆر ناتەندروست ئەەکەین. هەوڵ بین شوێنی نووستنەکەمان تا بتوانین شوێنێکی ئیسراحەت بێ، تا بتوانین سرینێکی خۆش، جێگایەکی خۆش، تا بتوانین ئەو ژوورە تاریک بێت، ئەو ژوورە دەنی بۆ نەیەت. هەوڵ بین کە دوورکەوینەوە لە مەسەلەی ئەوەی کە وتمان دوورکەوتنەوە لە ئامڕازی پەیوەندیەکان بە تایبەتی مۆبایل. بەداخەوە بۆتە خو لە لامان کە ئێمە زۆر مۆبایل بەکارێنی لە کاتی خەوە، ئەوە یەکێکە لە هەڵەترین شت کە ئینسان ئەنجامی بدە. هەوڵ بین ئەگەر بتوانین ڕاهێنانێکی بەسیط و ئاسایی بکەین پێش نووستن، بەڵام شتێکی زۆر هین نەبێت، چکە بابەتی تەمارینی جەستەیی مادەیەک دەردێت لە لەشا کە ئیندۆرفینی پێ ئەڵێن. ئەو مادەی ئیندۆرفینە ڕوبەڕووی ئیشی میلاتۆنین دەبێتەوە، بۆیە زۆر کات هەیە باشترە بڵێ ئەنجامدانی ڕاهێنانی وەرزشی سوودی هەیە، بەڵام با 2 سەعات لانی کەم 2 سەعات پێش خەو نەبێت. زۆر سوپاس.